سوێن بەخوا 2000 ڕەشە بۆ هاتووە کە ئەم کتێبەم نووسیوە. ئەم کتێبە کاکەیتەوە مێژووی کوردستانە. 500 ساڵ بەم کتێبەوە ماردوو. ئێمە هەرەڵێن یەکێتی و پارتی. بابە لەگەڵ ڕێزمان حیزبە ئیسلامیەکانیش تاوانبار. یەکێتی و پارتی بە دەرەجەی یەکەم تاوانبار. باشە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وتیان سەپۆرت دەکەین بۆ لە چاپدانی. ئەی باشە ئەگەر یەکێتی و پارتی نەبوایە کیمیابارانی هەڵەبجە ڕوویەدا باسی بارزانی یەکەم بە نۆعێک دەبینیان باسی پارتی و یەکێتی یەکەم بابە بڕۆ لاوە خەڵکی گوندی پرۆدایە سێ جار گوندەکەم سوتاوە کاتی خۆی کە یانوت فڵانە کەس پێشمەرگەیە لە شار وەڵڵا بنە ماڵەکەی پێی سەربەرز بوو هەر تاکیژی کۆمەڵگەیان چە خۆپشان ناکە حەوەرەقی دێتووە بە حەتا ئەگەر ئامە بکەمەوە بە زمانی ئینگلیزی بکەم بە ئینگلیزیە بخوێنێتەوە قەسەم بەخوا دایە بە شەرمەوە سڵاویش بێت. نازانم تا چەند پێی ئاشنانیاندا ئەم کتێبە کاکەیتەوە مێژووی کوردستانە. وەرن هەر یەک لە ئێوە یەک دەستکەوتم بۆ کوردستان بۆ دۆزین. دەوەرم دەی زانانی چی تایە؟ ئێمە هەرەڵێن یەکێتی و پارتی. بابە لەگەڵ ڕێزمان حیزبە ئیسلامیەکانیش تاوانبار. یەکێتی و پارتی بە دەرەجەی یەکەم تاوانبار. ئەم کتێبەی کە ئەیبینن تەماشاکە. ئەگەر یەکێتی و پارتی نەبوایە لەسەر ڕێزمان حیزبە ئیسلامیەکان نەبوایە ئەمانە ڕوویەدا چەندەها کەس لە بیلاروسیان ڕەخ بووە. ئەی باشە ئەگەر یەکێتی و پارتی نەبوایە کیمیابارانی هەڵەبجە ڕوویەدا ئەنفال ڕوویەدا نەئەدا هەر خۆمان لەناو خۆمانین ئەمەنە پیسین ئەمەنە خراپین لەگەڵ ڕێزمان ببوون بۆ زمانە قسە. هەر جاشێکی کورد پێش ئەسکەرێک پێش زابطێکی عەرەب کەوتووە و گوتی ئەمە فڵانە گوندە هەر بە گوندەکەی خۆمەوە خەڵکی گوندی پرۆدایە سێ جار گوندەکەم سوتاوە. پێش کۆمەڵێک کەس دەکەوین تەنها لە پێناو قوتێکی بچکۆلەیە تەنها لە پێناو قوتێکی کە بۆ دەستی ئەو پیاوە بەڕێزە وتی پارەی حەرام مناڵەکانمانی پێ گەورەکەین. کاکە ئەمانە خۆمان کردومانە. ئیتر بۆ لەومەی حیزبەکان بکەین. خۆمان کردومانە هەبوومان بەشێکی لەو داوانەی کە کراوە بەڕاستی. داوای لەبوور دەکەم لە قسەیەکەی کە. بەڵام کاکە منەڵەم وەرن دەستکەوتێ لەم مێژووە بدۆزنەوە. سوێن بەخوا 2000 ڕەشە بۆ هاتووە کە ئەم کتێبەم نووسیوە. سوێن بەخوا 2000 ڕەشە بۆ هاتووە کە ئەم کتێبەم 500 ساڵ بەم کتێبەوە ماردوو. 500 ساڵ بەم کتێبەوە ماردوو. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وتیان سەپۆرت دەکەین بۆ لە چاپدانی. 77 وەرەقی دێتووە بە 77 کە بینیان من باسی بارزانی یەکەم بە نۆعێک کە بینیان باسی پارتی و یەکێتی یەکەم بابە بڕۆ لاوە پێی کتێبە. کاکە ئاوای خۆمان دەنگمان ناوە بۆ حیزبەکان بۆ دەنگ نایەوە دام لاڵێسوات کە لە بنەماڵەکەی تۆ لە بنەماڵەکەی من دەکرد. مەبەستمان ئەوەیە وەرن با هەموومان یەک بین وەرن با هەموومان تەبابین خوشک و برای یەک بین. کاتی خۆی کە یانوت فڵانە کەس پێشمەرگەیە لە شار وەڵڵا بنەماڵەکەی پێی سەربەرز بوو. ئەرێ کاکەوا بوویاندا سەربەرز بووین بەڵام ئێستا کاڵی فڵانە کەس پێشمەرگێ باچە بەلای معاشەکەی و معاشەکەی جوانە. ئەمە حەقیقەتە. کارە ساتەکە ئەوەیە ڕۆژ نییە شتانە دووبارە نەبێت. ڕۆژ نییە بە بۆن نەکەین بە کێرەی قەبری ئازیزێتمانەوە. کێشەکەەوەی ئێمە هاتوین لێرە ڕێکخراوێکمان دروست کردووە ڕێکخراوی داپۆ. ئەمە گەورەیە و سەروەریە بۆ کورد بەڕاستی. بەڵام کێشەکە لەم نوقتەیەوە دەست پێەکە. ئێمە چۆن بتوانین ئیشکەین؟ چۆن بتوانین هەنگاو بنین؟ ڕاستە خۆپیشاندانەکەین. بەڵام لە خۆپیشاندان گەورەتر ئەوەیە ئێمە بۆ نمونە کۆمەڵە پەیپەمان هەبێ لەسەر پەیپەکان بنێردرێ بۆ پەرلەمانی بەریتانیا. فڵانە کەس کوڕی فڵانە کەس ناوی فڵانە کەس تاوانبارە بەم بابەتانە. ئەوە زۆر لە خۆپیشاندان گەورەترە کە من خۆپیشاندان بچوو ناکەم. مافی هەر تاکیجی کۆمەڵگەیان چە خۆپیشاندان کەم. بەڵام لۆش گەورەترمان هەیە بستە ناو پەرلەمانی بەریتانیاوە. چەندین ئەندام پەرلەمانمان هەیە. بایدەمین لە تاو ئەوەی کەوتی کوردستان لێرەمایە پەیوەندیم هەیە لەگەڵیا وتی کوردستان لێرەمایە دەربەدەریان کرد لە تورکیا. ئێستا لە لەندەن دەژی. ئیبراهیم دووکۆس یەکێکە لە ئەندام پەرلەمانە کوردەکانی منطقەی تورکیا باوا بڵێم چونکە بەڕاستیسە خاچی کوردستان ئەگەر تورکیا خاچی کوردستانی نەگەیتەوە تورکیا نادێن ئێمە بچوو دەبێتە. بۆیە من کە ئەم قسانەی ئەمڕۆ دەڵێم با لەم کتێبەوە ئەم کتێبە بفڕێنە ئەو لاوە.
باڵم لەمڕۆ پەڕەیەکی سپی هەڵڵەینەوە دەستکەوتمان هەبێت بۆ مێژووەکەمان وەڵڵا بیللا ئەمەنە ناشرین بووی پێچێک ئەڵێ ئەڵهات ئەڵێ کوردم ئەترسیت دەبڕی لە خوێنمانایە احترامەن خیانەت لە خوێنمانە با ئەمڕۆ بکەینە ڕۆژێکی مێژووی بۆ بڵین ئەمڕۆ ئێمە ڕێکخراوی داخۆکمان دروست کردووە ئەمڕۆ پەڕێکی نوێی مێژوو تۆمارەکرد وەڵڵا بیللا ئەگەر ئامە بکەمەوە بە زمانی ئینگلیزی بێم بە ئینگلیزی بخوێنێتەوە قەسەم بەخوا دوایێ بە شەر مۆسڵایشی لێ بکەم چی ئەدەمێت چی کات ئەو مێژووی وڵاتەکەی توێە تابێ بە هەموو جوانی بمورم تابێ بە هەموو جوانی و ناشرینیەکانی ئەم مێژووەمان خۆش بێت بۆیە من وەک ڕێکخراوی ڕۆژنبیرانی کورد پشتیوانی ئەم ڕێکخراواتم بۆ هەر کاری چالاکیەک بێ ئەگەر قبوڵیشمان نەکەن دڵنیابە سپاسکانەکەم بۆ سپاس بۆ هەمووی لایەک کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4